بوي پیغمبری خدا صلى الله عليه وسلم فلذلك أقول جف القلم على علم الله بوي من ضليم پیغمبری خدا صلى الله عليه وسلم أو قلمي كخواي پروردگار فرماني پێکردو نووسین بکە و هەموو قەزا و قەدەر و مەخلوقات بنووسێ ئەو قەڵەمە چۆن دەڵێ مرەکەبەکەی وشک بۆتەوە بەپێی علمی خوا هەموو شتەکان بڕاوەتەوە ئەوەی باش بێ حەزی لە ڕێگای باش بێ خوا ڕێگای باشی بۆ ئاسانەکە فسنيسره لليسرى خوای گەورە دەفەرمی ئەوەی حەزی لە چاکە بێ بۆی ئاسانەکەی بەڵام ئەوەشی حەزی لە خراپە بێ فسنيسره للعسرى ئەوەشی حەزی لە خراپەی بۆی ئاسانەکەین بەڵام دوایی دادگایەکەین دوایی محاسبەی دەکەین لەسەری قەڵەمی خوا وشک بۆتەوە مرەکەبەکەی نووسینەکەی وشک بۆتەوە بەپێی علمی خوا ڕوحەکان خوای گەورە خۆی عالمە کێ بەهەشتی کێ جەهەنمیە وی بە عەقڵی تۆ نابێ بە عەقڵی خۆت بڵێن بەهەشتی بە عەقڵی تۆ نابێ قەڵەمەکەی خوای گەورە بە فەرمانی خوا نووسیویت جا هەوڵ بدەین ئینشاءڵڵا لە دنیادا چاک بین وی لە ڕۆژی قیامەتدا خوا ڕەحمان پێ بکە سپاسی خوا بکەین ئەلحەمدوللا خوایە تۆ بەڕەحمی لە کاتێکە لەسەر زەویدا ئەمڕۆ هەموو کافر و بێدینە هەیە تۆ نوری خوات ڕەحمی خوات بەرکەوتووە سپاسی خوا بکە و بڵێ خوایە ئیهدینا الصراط المستەقیم خوایە لەسەر ڕێگای ڕاست بەردەوامم کە و هیدایەتم